خۆشەویستان بەینی باش کوردستان لەگەڵ ئێوەدا بەردەوام دەبێت من یەکەم چاوەڕ بۆ ئێوە ڕوون دەکەمەوە دواتر لەگەڵ میوانەکەمدا گفتوگۆی لەگەڵ دەکەم دیارە لە تەوەری ئەم ڕووی بانی باش کوردستان باس لە ڕۆڵی ڕاگەیاندن دەکەین لە بۆنەو ئاهەنگەکاندا دەپرسین تا چەندێک کاریگەری هەبووە لەسەر ناساندنی بۆنەو ئاهەنگە مێژوویەکانی کورد بە جیهان بێگومان باس لە میدیای کوردی دەکەین باسی ئەوە دەکەین کە تا چەندێک لەنێو خۆدا کاریگەری هەبووە هەروەها باس لەوە دەکەین ئایا ڕۆڵی خراپی بینیوە لە بۆنەو ئاهەنگەکاندا پرسیاری هەموو ئەمانە دەکەین لە ستۆدیۆ ئەمڕۆ مامۆستا بەناس حەمە ڕەشید مامۆستای زانکۆ لە بەشی ڕاگەیاندن میوانمە مامۆستا بەخێر هاتی زۆر سپاس بەژلی کوردی جوان ستۆدیۆکە ڕازانەوە بژیت مامۆستا دیارە ئەمە لە سەرەتادا بپرسم کە ڕاگەیاندن چۆن ڕۆڵ دەبینێت لە بۆنەو ئاهەنگەکاندا سەرەتا سپاس بۆ ئەم بانگێشتکردنە ئەو جەژنی نۆرۆز لە هەر تاکێکی کورد ئەەکەم لە هەر کوێیەکی دنیا بێ و پیرۆز بە لە جەژنی لە ستافی ئەم دەستگا ڕاگەیاندنەکانەکەم بە تایبەتی لە بۆنەو ئاهەنگەکانەکە هیلاک ئەبن بە ڕووماڵکردن و ئەگەر ئێمە بچین ناو باس و خواسی ڕاگەیاندن و ئەزانی کە ڕاگەیاندن لە هەر بوارێکە ڕنگ ئەداتەوانێ وەک پێڵێن وەک خۆی چێشت وایە لە هەموو چێشتێکە لەبەرەوەی کە ڕاگەیاندن لە ئەچێتە ناو هەموو بوارەکانی ژیانەوە ئێمە ئەوەی تەوەری کە ئەمڕۆ ئەمانەوەی باسیکین ئەوەیە کە تا چەند ڕاگەیاندن ڕۆڵی هەیە لە ڕووماڵکردنی بۆ نمونە بۆنەو ئاهەنگەکانە لە زیندووکردنەوەی کەلتوری کۆمەڵگە کە بۆ نمونە ئێمە کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵک کەلتور و بەهای جوانمان هەیە تا چەند ئەم ڕاگەیاندنی کوردی هەستاوە بە زیندووکردنەوەی کەلتور هەستاوە بە ڕووماڵکردنی بۆنە نەتەوەییەکان بە یادەکان یەکێکش لەوانە کە جژنی نۆرۆزە کە ئێستەتیایین ئەوەی کە دوور و نزیک ئێمە بە حکومەوەی کە پسپۆرەکەمان ڕاگەیاندنا بمان و نەمانەوێت بە متابعی ڕاگەیاندنە کوردەکان بکەین بۆ ئەوەی کە لە ڕەمان هەبێ یا قسەمان هەبێ لەسەر ئەم بابەتانە بۆ یادکردنەوە من پێم وایە کە ڕاگەیاندنی کوردی بە شێوەیەکی گەشتی هەستاوە بە یادکردنەوەی بۆنەو ئاهەنگەکانە بەڵام ناکرێت ئەمە تەعمیم بکەین بەسەر هەموو ڕاگەیاندنەکانە چونکە زانین ئێمە ڕاگەیاندنمان زۆرە و چ جای ئەوەی ڕاگەیاندنەکان دابەش بوون بەسەر حیزبەکانە بەسەر ڕەنگەکانە و بەسەر ئایدیای پشتەوەی کەناڵەکانە بۆ نمونە ئەمە کەناڵێکی ئیسلامیە بۆ نمونە ئەمە کەناڵێکی ئەلمانیە کەناڵێکی سەربەخۆیە کەناڵی فڵان حیزبە لەمە لە یادکردنی بۆنەکانە ڕەنگ ئەداتەوە بۆ نمونە کەناڵێکی ئیسلامی زیاتر گرنگی ئەیە بە یادکردنەوەی جەژنە ئاینیەکان ئەوەندەی کە ڕووماڵی ئەو بۆنە ئەکا ئەوەندە گرنگی نادات بە بۆنە نەتەوەییەکان لەوانەیە کەناڵێکی کە هەبێت بە پێچەوانەوە کار لەسەر ئەم یادکردنەوە بۆنانە بکە ئەوەندەی کە گرنگی بە بۆنە نەتەوەییەکان ئەوەندە گرنگی نەیاد بە بۆنە یان یادکردنەوەی جەژنە ئاینەکان یا دینەکان بۆیە یعنی بە شێوەیەکی گشتی ناتوانین ئێمە تەعمیمی بکەین یان بیگەشتێنین بەسەر هەموو کەناڵەکانە بەڵام یادکردنەوە هەیە بۆنەکان لە بۆنەکانە ڕووماڵکردن هەیە بۆ نمونە کەناڵ ئەبینین لە بەیانی زووە هەتا شەو ڕووماڵی بۆنەیەک ئەکا بۆ نمونە ئەم یادکردنەوەی جەژنی نەورۆزە بەڵام ئەبینیت کە تەنها ئەتوانیت تش بکەنە سەر ئەوەی کە تەنها لە کاتی یادکردنەوەکانە ئێمە ئەبینین کە کەناڵەکان تشکیان خسۆتە سەر بۆنە و یادە نەتەوەییەکان یعنی لە کاتی ترا وەرە سەیری کەناڵەکان کە زۆر جەخت ناکەنەوە یان تیشک ناخەنە سەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە نەتەوە هەیە پەیوەندی بە کەلتور هەیە پەیوەندی بە نەسنامە هەیە گوتگوی زیاتر ئەوانە دەکەین بەڵام تۆ لێرەدا باسی لە جیاوازی میدیاکان کرد دەتوانین بڵێن ناوەڕۆکی میدیاکان یاخود کەناڵە ڕاگەیاندنەکان ئەمە وای کردووە ڕۆڵی میدیا لە ئاستی پێویستانە بێت لە کاتی یادکردنەوەی بۆنەو ئاهەنگەکاندا ئەم جیاوازی وای کردووە لە ئاستی پێویستانە بێت بڵێ بتوێنێتوێت تەسیرەکە ینی تۆ کە کەناڵەکان دابش بووە بەسەر ئایدیاکانە وەکو پێشتریش وتم نامێ دووبارێکەمەوە دابش بۆ بەسەر ئایدیاکانە لە هەموو شتێکە ئەمە ڕنگ ئاياتەوانی لە خۆشیان ڕنگ ئاياتەوە لە ناخۆشیان ڕنگ ئاياتەوە لەوانەیە یادێک بۆنەیەک پەیوەندی بە شارێکەوە هەبێ کەناڵێک لە شارێکی کە گرنگی پێنەیە لەوانەیە وەکوتم بۆنەیەک نەتەوەی بێ کەناڵێکی تر زۆر گرنگی پێنەیە لە چاو بۆنەیەکی یان یادێکی ئاینی
ئەمە ڕەنگی یاوەتەوانێ بەڵام ینی خۆی نابێت ئەو فەرق و جیاوازی هەبێت لە نێوان کەناڵەکانە کەناڵەکان ئەبێ بەرپرسیار بن بە بێ لایەنی ینی ڕووماڵی هەر شتێک بکەن کە پەیوەندی بە ناسنامە و کللتور و نەتەوە و بۆنە ئاینەکان دینیەکان ئەنی بەبێ جیاوازی ئەم یادکردنەوەیە بکەن بۆ ئەوەی کە بتوانێتەوە ینی تۆ خۆ بۆ نمونە جەژنی نەورۆزە ینی من کە ئەوەندەی تێبینی بەخشی ڕووماڵی کەناڵە کوردیەکانم کردووە لە جەژنی نەورۆزە هەندێک کەناڵ زۆر گرنگی پێ نەیاوە هەندێک کەناڵیش زۆر ڕووماڵی کردووە بابەتەکان بەسەن ینی پاملێرەکانی بڵاو کردوتەوانێ بەناو سێرەنگەکانە بەڵام ینی من زیاتریش ئەمە جەخت لەسەر ئەوە بکەمەوە کە نابێ ئەم هەر قسە بکەین لەسەر یادکردنەوەی بۆنە و بۆنەکانە هەر بۆنەیەک بێ ئەبێ پێش ئەوە ئەگەر بۆنەکەش تەوا بێ لە کاتی بۆنەکەیە و دوای ئەوەش ینی بە پێ سێ قۆناغ ڕاگەیاندن نەتوانێت ئیشی لەسەکە ینی بەردەوام تۆ بە بەرنامەت هەبێ بەرنامەت هەبێ یادکردنەوە لە کاتی یادکردنەوەکانە قسەت هەبێ لە دوای یادکردنەوەکانیش ینی نابێت تۆ ئیتر ئەمە سێ ڕۆژ جەژنی نەورۆزە باسی جەژنی نەورۆز ئەەکەی باسی ئەو شتانایەکی کە پەیوەندی بە جەژنی نەورۆزەوە هەیە ئەبێت دواییشیانی دوای ئەوەش لە بەرنامەکانە لە راپۆرتەکانە لە هەواڵەکانە لە هەموو ژانەرە ڕژنامەوانەکانە ئەم باسی خواسە ڕێک بداتەوانێ دەمەوێت بپرسم هەڵمەتی میدیایی چییە دواتر لە ناڕۆکی هەڵمەتی میدیاییدا باسی ئەوانەی چۆش دەکەیت لەناو هەڵمەتی میدیایە ینی کاتێکە بابەتێک گرنگ ئەبێ ئیتر ئەمە پەیوەندی بە هەر بوارێکی ژیانەوە بێ لە کۆمەڵگەیەکە پەیوەندی بە تاک بە تاکی کۆمەڵگەوا بێ بۆ بابەتێک هەڵمەت ئەەکەی کە ئەو بابەتە گرنگە پەیوەندی بە تاک و بە کۆمەڵگەوە هەیە ئەو بابەتە ئەتەوێت تۆ ئامانجێکی دوورمەودا یان نزیکمەودا بپێکی ینی هەر کەناڵێک بمانوێ نەمانوێ ینی بەپی ئەو ئایدایی خۆی ئیش لەسەر ئایدایەک ئەکا ئیش لەسەر بابەتێک ئەکا بۆ ئەوە هەوڵ ئەیە بەڵام بە لە چوارچەوە ئیتارە گشتیەکەیە کە شتێکە پەیوەندی بە کەلتورەوە هەیە پەیوەندی بە نەتەوە هەیە پەیوەندی بە ناسنامەوە هەیە نەبێ ئەمە فەرق و جیاوازی هەبێ ئەبێ هەمووی ئەو هەڵمەتەی بۆ بکەن ینی ئیشی لەسەرکەن بە هوشارکردنەوە بە پێدانی ڕێنمایی بە پێدانی زانیاری لەسەر هەموو ئەو بوارانەیە لەسەر هەموو ئەو تەوەرانەی کە پەیوەندی هەیە بە هەموو ئەو شتانی کە پەیوەندی بە کۆمەڵگە بە تاک بە تاکی لە بۆنە ئاهەنگەکاندا هەڵمەتی پێویستی بۆ کراوە لەلایەن کەناڵە ڕاگەیاندەکانەوە بۆ نمونە یادی نەورۆز مانگێک پێش ئەوە دوو مانگ پێش ئەوە ئامادەکاری بۆ بکرێت بابەتی لەسەر بکرێتەوە و هەڵمەتێک بۆ یادکردنەوە و زیندووکردنەوەی ئەم بۆنەیە ئەمە لە نێو میدیای کوردیدا بە پێی پێویست بووە من پێشترش باسی ئەوم کردیانی میدیای کوردی ئەوەندەی متابعەیەکەی گەرما و گەرم ئیش لەسەر شتێک ئەکا هەر وەکو تریش سەیری کە بابەتێک زۆر گەرمە لە ناو کۆمەڵگەیە ڕووداوە هەواڵێکە لە 2-3 دقیقە ئەو هەواڵە پەخش ئەکرێت لە راپۆرتێکا بەیان لە 2-3 دقیقی ڕووماڵی هەواڵا بێت ئیتر دوای ئەو برتەچێتەوە چی بووە نەتیجەکەی چی بووە ئایا چۆن ئیشکراوە لەسەر ئەوە ینی دەیان کەیسی کوشتن و تاوان هەیە بەس تەنها لە چوارچەوەی یەک هەواڵی 2-3 دقیقەیە ئەیەن بە گوێگر یا وەرگر ئیتر دوای ئەو هیچ ئیشی لەسەر ناکرێت ئەمەش ڕەنگی داوەتەوە بەسەر بۆنەکانە دیسانەوە ئەمەش ئاینەشتا لە پێش نەورۆز کەس باسی نەورۆز ناکە هیچ ڕاگەانی باسی نەورۆز ناکە بەڵام کەیتە سەر باسی نەورۆز اینجا هەموو کەناڵەکان گەرمە بن باسی نەورۆز ئەکەن لە 1-2 ڕۆژە ئیتر دوای ئەوە بیر ئەچێتەوانێ قسە لەسەر نەک هەر نەورۆز ینی هەر شتێک کە پەیوەندی بە کللتور و یادکردنەوەی نەتەوەیی هەبێ هەر بابەتێکی ترکایگیری هەمووی وایە ینی ئەوە نیە متابعاکەن کەناڵ ڕاگەیاندەکان بەس ئیش لەسەر ئەو کاتە ئەکەن ئیش لەسەر ئەو ساتە ئەکەن کە شتەکە ڕوویاوە ئەمە کاریگەری هەیە لەسەر زیندومانەوەی بۆنەوە ئاهەنگەکان طبعاً بێگومان کە ئەمە ڕنگدانەوەی هەیە تۆ ئەگەر بتەوێ یەکێک ئەوم بیر نەچێت بڵێم کە یەکێک لە پێکاندنی یەکێک لەو مەرجانەیە ئەو پایانی کە ئەتوێ ئامانجێک بپێکی کە ئەوەیە لە ڕاگەیان ناپی هەستێ دروستکردنی ڕایەکی گشتیە لەسەر بابەتێک لەسەر شتێک کە ئەمەش بچێ بە تکرارە بە بەردەوام بوون ینی دووبارەکردنەوە ینی دەستگە ڕاگەیان ئەگە بیەوەشت ئیش لەسەر بابەتێکی باش بکات بۆ تاک بۆ کۆمەڵگا ئەبێ بەردەوام ئیش لەسەر ئەو بابەتە بکە لە ڕنگبات و ئەو بابەتە لە هەموو ژانەرەکانیە بۆ نمونە لە هەواڵە باسیکە لە راپۆرتی هەواڵە باسیکە لە بەرنامەیە باسیکە لە بەرنامە حیوارە گفتوگۆکانە باسیکە لە بەرنامە بە دوواداچوونەکانە کە مەیدانیە باسیکە لە هەموو ژانەرەکانە بێ ئەم
بەدواداچوون یان قسەکردن لەسەر ئەو بابەتە ڕنگ بداتەوە بۆ ئەوی وەکوتم یەکێک لە پایەکانی دروستکردنی ڕاگەشتی بەردەوام بوونیان دووبارەکردنەوەی ئەو بابەتەیە بۆ ئەوی کە ئەو ترێکە بە بەردەوام بوون و دووبارەکردنەوەی ئەو بابەتە ئەچەسپێت لە مێشکی وەرگرت لە چاوی بینەر بۆیە ئەوە زۆر مهمە ئەبێ ڕاگەیاندنەکان ئیش لەسەر بۆ پێکاندنی ئاماجەکان لەسەر ئەو بابەتانە ئیش لەسەر ئەو تکراریە بکەن بەردەوام بوون. ئێستا و لە ڕابردوودا میدیاچی جیاوازێکی گێڕاوە یاخود چ ڕۆڵێکی جیاوازی هەبووە واتە بەپێی کات جیاوازی هەبووە لە گەڕاندنی ڕۆڵێکی ئیجابی لە بۆنەوە ئاهەنگەکاندا واتە میدیای ڕابردوو و میدیای ئێستا ئەوەی کە ڕابردووە هەبووە زیاتر خۆی ڕاگەاندن ئەونا کۆن نییە تا کورد ئاشنا بوو ئەو لە دوای ڕاپەڕینەوە لەنەوە یەکەوە وردە ڕاگەیان کورد باسی زۆر ڕابردوو ناکەین کە بەڵام کورد لە دوای ڕوخانی ڕژێمەوە لەنەوە یەکەوە ئاشنا بۆ بە ڕاگەیاندن ئاشنا بۆ بە بوونی دەستگای ڕاگەیاندن تاکی ئەمە ئاشنا بۆ بەوەی بچێتە بەر کامێرا قسە بکە بۆ کامێرا ینی ئێستا سیرکەیت خەڵک زۆر باشتر قسە ئەکا لە چەو جاران خەڵک ڕووی کراوەتەوە شەرمیشکاوە لە کامێرا جاران وان نەبوو بۆیە فرق هەیە لە بینی ئێستا و بۆ نمونەوە یەک تا ئێستا زۆرە فرق جیاوازی ڕوویاوە بەڵام ئەو جیاوازی ئەو تۆ نییە وەکوتم کێشە هەیە لە ڕووماڵکردن لە بۆ نمونە لە یادکردنەوەکانە ینی ناکرێ بڵێن ئێستا ڕاگەیانی ئێستاش زۆر تیر و تەواوەیە زۆر پرفێکتە لە ئیشکردن لەسەر ئەو بابەتانە کەم و کورتی هەیە بەڵام لە چاو ڕابردوو ئێستا باشترە بەس ئێستش هەرکەم و کورتیتیایە و پێوی دیارە باش ئەگەر بینە سەر جیهان دەمەوێت بزانم ڕاگەیاندن یاخود کەناڵە ڕاگەیاندنەکان چۆن دەتوانن ڕۆڵیان هەبێت لە ناساندنی بۆنە و ئاهەنگێک یاخود کولتورێکی کوردی بە جیهان بۆ نمونە نەورۆز بتوانن یادی نەورۆز بگەرن بە وڵاتانی دەرەوە چۆن دەتوانێت ڕۆڵی هەبێت لەم بابەتەدا ئەوەی کە ڕاگەاندن خڕخۆی بەداخەوە ینی ڕاگەانی ئێمە ڕاگەاندنێک نییە مخاتەبەی دەرەوە بکات ینی ئێمە ڕاگەانی ئێمە ڕاگەانەکە هەمووی زمانی کوردین بۆ 4-5 میلیۆن تاکی کوردی ناو کوردستان پەخش ئەکا ئەگەر بە حکمەوەی فەزائیە لە ئەوروپا ئەمریکاش تەنها کورد بینەرێتی ینی ئەمە لە ڕێی چێوە ئەکرێت لە ڕێی مخاتەبەی ڕاگەاندنە بۆ دەرەوەی خۆی لە ڕێی ئەوەی کە تۆ کەناڵێکت هەبێ بە دەر لە زمانی خۆت بۆ نمونە کەناڵێکی عەرەبیت هەبێ مخاتەبەی عەرەب بکات لێرە تۆ وەکوتم لە ڕێی ژانەرەکانەوە لە ڕێی خودی یادکردنەوەی ئەو بۆنەیە لە کاتی خۆیە لە کاتی بۆ نمونە لە کاتی جژنی نەورۆزە تۆ یادیەکەیتەوە ئەگەر کەناڵێکت هەبێ دەستگایەکەت هەبێ عربی بێت زمانێکی پەخش ئەکا ئەتوانی تۆ مخاتەبەی گەلانی عربی بکەیت ئەو کاتە چۆن من سەیری کەناڵی BBC ئەەکەم عربی چۆن سەیری کەناڵی MBC ئەەکەم بۆچی سەیری کەناڵی سکای نیوز ئەەکەم لەبەرەوەی لە زمانەکەی تێگەم عربیە کەواتە تۆش عربێک ئەگەر تو پخشکەی بە زمانی عربێک لێت تێگا سێرتەکە ئەو کاتە تۆ ئەتوانی هەموو بەهانەتەوەیەکانت کەلتورت بناسیێنی بە گەلانی عربی یا ئەگەر ئینگلیزی پەخشەکەت بە ئینگلیزی بێت ئەو کات پەخشەکە تاکێکی ئەوروپی ئینگلیزی زان یعنی کە لە ئینگلیزی لە زمانەکە کەواتە ینی ئەتوانی لە ڕێی زمانەوە لە ڕێ ئەو مخاتەبەوە کە ڕاگەیاندن ئەیکا بۆیە ڕاگەیانی کوردی ئەگەر بێوێ ئیش لەسەرەوە بکە ئەبێ ئیش لەسەر ئەمە بکات کەم بۆ زمانە مخاتەبەی ئەو خەڵکی تر بکات کە لەو زمانە تێ ئەگەن نەک تۆ بەخشەکەت ڕووماڵەکەت بە کوردیە بتەوێ جژنی نۆرۆز بناسیێنی بە عەرب لە کوردی تێناگا کەواتە هەر لە جژنەکەش تێناگا تاکێکی ئینگلیز لە پەخشەکە لە کوردیەکە تێناگا ئەیکاتە چۆن نەزانێت تۆ باسی چی ئەەکەیت لاانێ نەزانێت جژن نۆرۆز چییە بۆیە ئەمە لەلایەکی ترەوە تۆ ئەگەر لەناو خۆشە بیکەیتەوانێ ئەوەیە کە فستیڤال ڕێک بخەیت مثلەن داوەتی کەناڵە جیهانەکان بکەیت کەناڵە عەرەبیەکان کەناڵە ئەوروپیەکان داوەتیان کەیت بانکەشتیان کەیت ڕووماڵ بکەن لە ڕێی ئەوە بەدەر لە ڕێی ڕاگەیاندنیش ئەتوانی تر لە ڕێی کۆنسڵ و سەفارەت و ئەمانەوە ئیشی لەسەر بکەی بەڵام ئێمەوەیە کە جەختەخینێ سەر ڕاگەیاندن ئەوەیە ڕاگەیاندن ئەتوانی
وتم لڕی پەخشی زمانەوە ئەبێ گرنگی بێ بۆ زمانی کە ڕاستی ئەو گەلەی ئەەکەی کە ئەو زمانە ئەزانێت. هەر لەسەر ئەم بابەتە و زمانیش بێگومانێکێکە لە وەڵامی پرسیارەکەی من جیاوازی ڕۆڵی ڕاگەیاندنی کوردی لە بۆنەوە ئاهەنگەکانی کوردیدا لەگەڵ ڕاگەیاندنە عارەبیەکان یاخود ئینگلیزیەکان یاخود جیهانەکان لە یادکردنەوەی بۆنەکانی خۆیاندا چییە؟ لە یادکردنەوەی بۆنەکانە ئەوەندەی متابعەکەین ئەوان زۆر گرنگی بە بۆنەوە یادەکانیان ئەیەن هەر دیقەت بە ینی کەناڵە ئەوروپیەکان کە فستیڤالێکیان ئەبێ گرنگی پێ ئەیەن کەناڵە عەرەبیەکان من خۆم ئەوەندەی متابعەکەم بۆ نمونە ئیتر هەر جەژنێکی ئاینیەت بۆ نمونە جەژنی ڕەمەزانە جەژنی قوربانە سیرەکەی هەر زۆر پێش ئەوە کەناڵە عەرەبیەکان زۆر بە گەرم و گوڕی ئیحتیمامی پێین و ڕیکلامی بۆکەن و ئەوە ئێستا وردە نزیکە بینەوانێ لە ڕەمەزان و لە جەژنی نەورۆز سیری کەناڵە عەرەبیەکان کە ینی بە بەردەوامی ئیش لەسەر ئەوە ئەکەن ڕیکلامەکەن بۆ خواردن ڕیکلامەکەن بۆ جەژنی نەورۆز یەکسەر پێتەڵێن ڕەمەزان مبارەک ئەوەنە خۆش کە ئەڵێن ڕەمەزان مبارەک حەز لە ڕەمەزانەکەی ینی حەزەکەی زوو بێت حەز لە جەژنەکەی زوو بێت زۆر بە جوانی گرنگی پێ ئەیەن و زۆر بە گەرم و گوڕی و لە کاتی خودی جەژنەکەشا ینی ڕووماڵەکانیان ینی زۆر جوانە ینی زۆر ئەمە وەڵامی پرسیارەکەی مندادایەوە کە پرسیاری جیاوازیم کردوواتە کوردنی توانیوە بگات بەم خاڵە تۆزە ئیشی لەسەر کردووە بەس زۆرنە تۆزە ئیشی لەسەر کردو بەوەی کە نەوەگەوتم ینی گرنگی پێەیە لەوەی کە بۆ منە نزیگە بیتەوە لە جەژنێکەوە بۆ منە لە جەژنی ڕەمەزانەیەک زیین ڕاگەیاندنەکان ڕۆماڵیان کردووە بەڵامی تر پێش ئەوە بیریان نییە دوای ئەوە بیریانەچێتەوە بە مناسبی ئەو قسەیەشۆمێ ئەوە بکەم کە لە کاتی جەژنی نەورۆزیشا زیاتر کەناڵەکان کە ئەچن مقابلەی گەشتیارەکان ئەەکەن لە شوێنە سەیرانگەکانە اینجا بیریان ئەکەوێتەوە باسی ئەوە بکەن کە ژینگە بپارێزن ئیتو بۆچی نایی پێشتر ئیش لەسەر ژینگە بکەیت بۆ ئەوەی کە ئەو نەجەخت نەکەیتەوە لەسەرەوەی گەشتیار ژینگە بپارێزێ تو ئەگەر بە بەردەوامی ئیش لەسەر پاراستنی ژینگە بکەیت ئیتر ئەوە ئەچەسپێ لە مێشکی تاکە لە مشکی گەشتیارەکە ڕۆی ئیتر شت فڕێنایە شت لە پاش خۆی جێ ناهێڵێ ئەمە لەلایەکی تر تۆ بۆچی کاتی تر نای ئیش لەسەر کەم و کورتیەکانی شوێنە گەشتیارەکان بکەیت لە کاتی ڕووماڵکردنە لە کاتی سەیرانکردنە اینجا بۆ نمونە بیرانەکەوێتەوە کە فڵان شوێنی گەشتیاری بۆ نمونە تەواڵێتی نییە خەڵک هەنابەرێ بۆ کوێ لە کاتی ئەوەیە بۆ نمونە ئەوی پاک نییە گەرێکی بێ ئای پاکی بوێ ینی ئیتر ئەوە بم شێوەیە ڕاگەانی کوردی ئیش لەسەر شتەکانەکە بۆیە بەڕاستی ئەوە جێی گلەیە هیوادانی زیاتر لە مودە ئیشی لەسەر بکرێت باشە بەس لە یادکردنەوەی پێشوەختاکەی وەکو بوون هەڵمەتێک بۆ بۆنەکە و دەشڵی کە ڕاگەاندنی کوردی تەنها ئەو چەند ڕۆژە بۆنەکەی لەبیرە ئایا لە ڕووی ئیتیکی ڕۆژنامەوانیەوە یاخود لە ڕووی یاساکانی ڕۆژنامەنووسیەوە کامەیان دروستە فترەیەکی زۆر یاخود ماوەیەکی زۆر پێش ئەوە بۆی یادی بۆنەکە بکەیتەوە لی دانەبڕی یاخود تەنها ئەو چەند ڕۆژەی بۆنەکەیە گرنگی پێ بدەیت ئەزانی خۆی لە ئیتیکە بێت لە هەموو کارێکە ڕنگ بەداتەوانێ نەک لە یادکردنەوەی بۆنەیەەکە ئەوتیکەوە بتر پایەکانی کارکردنی ڕاگەیان ئیتیک نایبژێرین چکە زۆرن لە بێلایەنە لە ڕازگۆیە لە وردیە ئەم شتانە هەمووی ئەچێتە بابی ئیتیکەوانێک کە ڕاگەیان دەبێشی لەسەرکە بەڵام بۆ یادکردنەوەی بۆنەکان ئیتیک لەگەڵ یادکردنەوەی بۆنەکانە ئیتیک پێویست ینی شتێک نییە بیبەستیتەوە بە یادکردنی بۆنەکانە یادکردنی بۆنەکان تۆ ئەگەر بە پیشەی ئیشی لەسەرکەی بە پیشەی ئیش لەسەر هەر بابەتێ بکەیت ینی ئەچێتە بابی ئیتیکەوانێ بۆ تێ باسی هەر شتێ بکەیت بەڵام بە پیشەیانە بە پیشەیانە وەکەوەی کە آخر من پیشەیان لێرە کامەیە باسی بابەتەکە بکەیت یاخود تەنها لە چەند ڕۆژێ من ئێستش پێشترش ئەماژەمەیانی پێشوەختیش ئیشی لەسەرکە من ئەمە ئەوە بڵێم بۆ نمونە لە یادکردنەوەی لە ناساندنی هەموو ئەو شتە بەها کللتوریانەی کە پەیوەندی بە کۆمەڵگەی کوردیەوە هەیە تۆ توانی لە ڕێی ڕاگەیانەوە پێشتر لە ڕێی هەواڵەوە ئیشی لەسەرکەی لە ڕێی راپۆرتەوە ئیشی لەسەرکەی لە ڕێی دانانی بەرنامەوە بەرنامەی حیواری بەرنامەی گفتوگۆیی لە ڕێی ئەوانەوە تۆ توانی بەرنامەیەک دانی پەیوەندی بە کللتورەوە هەبێ هەر جاری باس و خواستێکی کللتوری
بخەیتە ڕوو لە ڕێی بەرنمەیەکەوە لە ڕێی بەرنمەیەکەوە توانی هەموو ئەو شتانە بخەیتە ڕوو کە پێشتر لە کەلتوری کوردیا هەبووە لە عادات و تەقالیت دابوونەریتی کوردیا هەبووە کە ئێستا بەرەو کاڵبوونەوە لە ناوچوون ئەچێ ینی هەر جارەی ئەتوانی بەرنمێدانی جارێک باسی جلی کوردی بکەیت جارێک باسی خواردنی کوردەواری بکەیت جارێک باسی هەموو دیکۆر و دیزاین و جوزانم هەموو ئەو ڕازانەوانە بکەیت کە لە ماڵە چۆن لە کاتی خۆیان خەڵک ئیحتیمامی پێیاوە ئێستا چۆن خەڵک کاریگەر بووە بە کەلتوری دەرەوە تەنانەت دیکۆری ماڵەکەی وەک کەلتوری بۆ نمونە کە مسەسەلە تورکیەکانە بینێ دیکۆری ماڵەکەی وەکو ئەوان ڕێکخستووە ئەها چۆن کاریگەری یاوەتەوە لەسەر تاک لەبەر تۆ توانی ئیش لەسەر زیندووکردنەوەی ئەم شتانە بکەیت ئیش لەسەر ڕەفتاری تاک بکەیت وەکو لایەنی کەلتوری کە تاک لە پێشە چۆن بووە ڕێزگرتن لە بینی تاکە لە بینی ئەندامانی خێزانە لە بینی بچووک و گەورەیە چۆن بۆ ئێسار بۆینی کە زۆر جارە بیستین لەلایەن ئەو ژن و پیاوە بە تەمەنانەوە زۆر گلەی ئەوە ئەکرێڵێ تاکی ئێستا یان مناڵ یان گەنجی ئێستا ڕێز لە گەورە ناگرێت زۆر ئەوە لەوانێت تۆ خوشت ئەوت بیست بێ خۆشم چەند جار بیستومە ینی بووای لێ هاتووە بمانوێ نەمانەوێت تاکی ئێمە چۆتە ژێر باری تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کە ئەمەش بەحرێکە تایە ئەچێتە ناوی تایە و نەبی ئەگەر نەزانی بۆچی ئەچیت لەبەر ئەوە ڕاگەاندنی ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەم بەهایانە بکە لە ڕێی دانانی بەرنامە توانی تۆ بەرنمەیەدانی هەر جاری باسی تەوەرێک لەم تەوەرانە بکەی نەک هەر ئەوەی کەوتم بۆ نەکەیت و تۆڕماڵەکەکەیت و دوای خوا حافیز بەڵێ مامۆستا بەناس حەمە ڕەشید ڕاستەوخۆ لە ستودیۆ لەگەڵمان بوو خۆشەویستان وەڵامی پرسیارەکان نینەوە زۆر سپاس مامۆستا مامۆستای زانکۆیە لە بەشی ڕاگەاندن